بەناوی خودای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵای خوای گەورەتان لێبێت بە هیوای لەش ساغی تەندروستیەکی باش ڕۆژوویەکی تەندروست و ژیانێکی ئاسوودە. ئەزیزان کە باسی ڕەمەزان دەکرێت باسی خواردن و نەخواردن دەکرێت. کاتێک کە باسی ڕەمەزان دێتە کایەوە مەسەلەی برسێتی و مەسەلەی سک هەڵگوشین و مەسەلەی ئەو جۆرە خواردنانە دێتە کایەوە کە دەیخۆی یان نایخۆی. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بەوەی چی بخۆین و چی نەخۆین. پرسیارێکە کە هەمیشە لە مێشک و دڵ و دەرونی من و تۆدایە. هەمیشە ڕۆژوان لە سەرەتاکانی ڕەمەزانەوە تا کۆتایی زۆر جار بۆ کوڵێت گومانی هەیە نازانێت چی بخواوە چی نەخواوە چۆن بیخواوە چی شتێک خۆی لێ بە دوورگەرێت. من ئەم بەرنمەیەم تایبەت کردووە بە دوو بڕگەکە ئایا چی بخۆین و ئایا چی نەخۆین. خاڵی یەکەم چی شتێک باشە کە لە ماڵ و خانەوادەکانی ئێوەیە وجودی هەبێ و ئێوە ئیحتیمامی پێ بدەن. چی شتێک کە گرنگە ڕۆژوان گرنگی پێ بدات بۆی بتوانێت لەشی تەندروست بێت. چکە لە یادتان نەچێ ئەزیزان مانگی ڕەمەزان بۆ خۆی یەک مانگە. هەندی ئازیزەیە شەشەڵان دەکرێتە بێتە 36 ڕۆژ. خەڵکێکەیە زۆر جا دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووە بێت ئەویش تقریبا نەگاتە 20-25 ڕۆژ. 36 ڕۆژ لەگەڵ 25 ڕۆژ نزیکی کاتە تقریبا نزیکی 60 ڕۆژێکە کات. یان ئەگەر لە یەکی بدەیتەوە خەڵکی وا هەیە ئەهلی نوێژ و ئەهلی دینداریە ڕەنگە ساڵانە 2 مانگ بە ڕۆژوو بێت. لەبەرەوە بابەتێکی زۆر گرنگە 2 مانگ و کوایەک لەسەر 6 تەمەنی تۆ دەکات دەبێت بزانێت چی دەخۆی و چی ناخۆی بۆی بتانی سوودی لێوەرگری ئەم ڕۆژووە بۆ مانگەکانی تر. چکە تەنها ڕۆژوو بۆ ئەوە نییە برسێتێک بچێژیت و تەواو تەنها برسێتێکت بینی بێت. پێم وایە هەر بۆ دنیاش و بۆ قیامەتیش بیرکردنەوەیەکی ترمان دەبێ هەبێ بۆ ڕۆژوو بوون. بەڕێزان ئەو بابەتانی کە گرنگ و موهیمەکە پێم خۆشە باسی کەم چی شتێک باش و چاکە ئێوە گرنگی پێ بدەن. خاڵی یەکەم کە زۆر گرنگ و موهیمە بریتێ لە زەڵاتە. زەڵاتە دەبێت خواردنێکی سەرەکی سفرەکانی ماڵەکانی ئەمە بێت. زەڵاتەیەک ئەگەر زەیتونی تێدا بێت، تەماتە، خەیار، کاهوو، کەلەرم، گێزەر، بڕۆکلی، بیبەر. ئەو خواردنانی کە لە زانستیە باس کراوە لە بواری پزیشکیە باس کراوە ئەگەر بێت و تۆ زەڵاتە بکەیت هەر یەکێک لەمانە ئێمە ناڵێن شەرت نییە هەمووی مەوجود بێت بە گوێرەی پێداویستی و بە گوێرەی بوون و نەبوون و بە گوێرەی باری دارایی جەنابەت. بەڵام ئەم جۆرە خواردنانە کە دیسانەوە ئێڵێمەوە زەیتون، تەماتە، خەیار، کاهوو، گێزەر، کەلەرم، بڕۆکلی، بیبەر، ئەمە ئەو جۆرە خواردنانەیە کە دەبێت کەیبانووی ماڵەوە بە سوپاسەوە ئیشی لەسەر بکات و ئەم جۆرە خواردنانە لە زەڵاتەکەی وجودی هەبێت. خاڵی دووەم بریتیە لە سوپ و شلەمەنی. کاتە سوپ و شلەمەنی واتە شۆربا یەکێکی تر لەو خواردنانەیە کە دەبێت لە ماڵ و خانەوادەکانە هەبێت. دایکانی ئازیز پێشەوەی بید لە برنج و گۆشت بکەیتەوە، پێشەوەی بید بکەیتەوە لە خواردنی گەورە و زەخم، بید لە شفتە و کفتە و لە هەندێشت بکەیتەوە تکات لێ دەکەم تۆ بید لە سوپ بکەرەوە، بید لە شۆربا بکەرەوە. لە شۆربایەکی ئەگەر هەر ئاوی گۆشت بێت، هەتا شۆربایەکی برنج بێت، یان شۆربایەکی نیسک بێت، یان شۆربایەکی ئاوی میوە بێت، ئەمە بۆ خۆی شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە. چکە لێتان ناشارینەوە و خۆتان چاک دەزانن کە لە بواری زانستیشە باز دەکرێت لە ئەنجامی بە ڕۆژبوونە تۆ ڕێژەیەک لە ئاوی لاشت لە دەست دەدەیت وا ڕێژەیەکی کەم بۆ ماوەی 15 ساعت 14 ساعت ئاو وەردەگریت. لەبەرەوەیەکێ لەو شتانی کە لاشەی مرۆڤ پێویستی پێێتی لە دوای ڕۆژوشکاندن بریتیە لە شلەمەنی. خاڵێکی تر کە گرنگ و موهیمە ئەویش بریتیە لە میوەکان. میوە بەڕاستیکێکە لە خاڵە زۆر گرنگەکان کە دەبێت خانەوادەکان گرنگی پێ بدەن. ئیتر زەڵاتەی میوە دەخۆیت و یاخود میوە داناوە لە سەعات 7:09 با لە بەردەستی خۆت و مناڵەکانە بێت هەتاوەکو پارشێو. میوەیەکێکە لەو شتانی کە زۆر زەرەری نییە. میوەیەکێکە لەوانەیە کە مەگەر هەندێک نەخۆشی تایبەت دەبێت کە لە داهاتوە باسی دەکەین، بەڵام میوە کەم تا زۆر کاریگەری لەسەر مێشک و لەسەر عەقڵ و لەسەر لاشە و لەسەر مەعیدە و گەدە و باڵێن سوورێنچوک و هەموو ڕیخۆڵەکانی جەنابەت دروست ناکات و کاریگەریەکی زۆر خراپی نییە. وەکوتم مەگەر هەندێک حاڵەتی تایبەت نەبێت کە لە کات و شوێنی خۆیان باسی دەکەین. کەواتە بوونی میوە لەسەر سفرەکەت و بوونی میوە لەسەر
مێزەکە و بوونی میوە لە ناو منداڵەکانە هەتاوەکو پارشێوکردن و دیسان ڕۆژی تازە دەست پێ دەکەوت و تەنانەت لە پارشێویشە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و میوە بەتایبەتی هەندێک شت کە باز دەکرێت لە خورما، لە هەنجیر، لە مۆز، لە پرتەقاڵ، لە نارنج، لە لیمۆ، لە سێو، لە قۆخ، لە شووتی، لە کاڵک، ئەمانە ئەو جۆرە میوانن کە لە ڕووی زانستیەوە باس کراوە کە ڕێژەیەکی ئاوی زۆری تێدایە، ڕێژەیەکی زۆر خواردنی غیزایی تێدایە و هۆکارێکە بۆ ئەوەی کە کەم تا زۆر کاریگەریەکی باش و چاک دروست بکات بۆ تاویزکردنەوەی ئەو ڤیتامیناتانە، بۆ تاویزکردنەوەی ئەو مادە ئاوەی کە لە دەستی تۆ چووەوە بە درێژایی چەندین سعات نەتوانی وەرەگری. خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە بریتێ لە سەوزەکان بە هەموو جۆرەکانیەوە، لە کەوەرەوە، لە معدەنووسەوە، لە هەموو ئەو جۆرانەی کە سەوزەکان هەیە لە وڵاتی خۆمانە وجودی هەیە، لە جەرگیر کە زۆر باش و چاک و مەزبوطە. ئەمانە ئەو جۆرە خواردنانن کە لە ڕووی زانستیەوە باس کراوە کە دەبێت وجودی هەبێت، دەبێت خانەواتەکان ئیتیمامی پێ بدەن. بێجگە لەمانە تۆ هەر شتێکی تر دەکەیت ئەوە دەبێت وریابی بەس تەنها خراپ نەبێ، ئەگەر نا تۆی کەیبانوو و تۆی خانەوادەی بەڕێز دەتوانیت گرنگی پێ بدەیت بۆی بتانی بە جوانی بۆ مەزبوطی خانەوادەکەت خۆشبەختکەی. بڕگەی دووەم باسیەوە دەکەین کە چی شتێک خراپە دەبێت خۆمان لێ بە دوورکەینەوە. فەرموو ئەزیزان، چی شتێک خراپە ئێمەی خانەوادەی کورد دەبێت خۆمانی لێ بە دوورکەین. لە بواری تەندروستیە زۆر گرنگ نییە کە ڕێژەکەی چەندە، زۆر جار گرنگ ئەوەیە جۆرەکەی چۆنە. ئێمە زۆر جار بە ڕێزێکە لە کاکتۆ وڵی من ئاخر لە فڵانشت با خراپیش بێ بەس کەم دەخۆم، مادام کەمیش بێت بەڵام بە درێژایی چەندین ڕۆژ لە ئەنجامە کاریگەری لەسەر لاشەی مرۆڤ دروست دەکات. چکە ئەوە وەکو زانیاریەک تۆی بینە دەبێت لە لات بێت، ڕەنگە بەڕێزێک لە هەفتەیەکا بۆ نمونە 2-3 جارێک چەوری بخوات، کاریگەری زۆر زیاتر بێت لە چاو یەکێکی ترا کە هەفتانە بۆ نمونە مەسەن 5 جار 6 جاریش چەوری دەخوات. بۆ چکە بە گوێرەی خانەکانی مرۆڤ لە مرۆڤێک و بۆ مرۆڤێک فەرق دەکات. مرۆڤی وا هەیە ڕەنگە چەوریش بخوات بەڵام کەمتر لەسەر جگەری بنیشێت، بەڵام مرۆڤێکی تر هەیە جارجار چەوری دەخوات بەڵام سەرەکەی زوو چەوری لەسەر دەنیشێت. جاویش پەیوەندی بە کرۆمۆسۆمە هەیە، پەیوەندی بە حاڵەتی لەشساغی نەخۆشەکەەوە هەیە، پەیوەندی بە جوڵە و حرەکەەوە هەیە، پەیوەندی بە بیرکردنەوەی هەیە، پەیوەندی بە شێوازی ژیانی هەیە. ئەمانە هەمووی کاریگەری هەیە. بۆیە کە ئێمە دەڵێن شتێکی خراپ بەڕاستی دەبێ وریابی هەتا بتانی خۆتی لێ بە دوورگری باشتر و چاکترە. خاڵێ لەو خاڵانە بریتێ لە چەوری. کەیبانووی ئازیز، تو هەر خواردنێک دەکەی بۆ خانەوادەکە دەستخۆشی دێ دەکەین، بەڵام هەتا ئەتوانین خۆت مەدە لە چەوری. ئەگە خواردنێک دەکرێت بە کوڵاندن و بە سوورەوەکردنیش تۆ بە کوڵاندن داینە. ئەگەر خواردنێک دەکرێت بە ڕۆنێکی کەمیش بەڕێ بکرێت لە چاو ڕۆنێکی زۆرات کاتێ دەکەم ڕۆنی کەمی تێ بکە. ئەگەر خواردنێک دەکرێت زەڵاتەیەک دەکرێت ڕۆنی بەسەران نەکەیت، ڕۆنی بەسەرا مەکە، وەگەر تەنانەت ڕۆنیشت بەسەریا کرد با ڕۆنی زەیتون بێت. کەواتە هەتا ئەتوانین خانەوادەکان خۆمان لە چەوری بە دوور بگرین باشتر و چاکتر و مەزبوطترین. تۆ دیقەت بدە ئێوانەیەک دەتەوێت جەوێت دروستکەیت و غەڵوز دانێت و مەقاڵە دانێت، خۆت کەمتر بدە لە کەباب لە چاو ئەوی کە بۆ تکەی مریش. تکەی مریش ئەەکەیت و لەگەڵیا بۆ نمونە چەوری و شتی پێوە نەبێت. بۆ نمونە مەسەن گۆشت دەخۆیت با پلێک بۆ نمونە چەوری لە توێیان نەبێت و وەکوڕە لەگەڵیا بیخۆی. ینی هەتا ئەتوانیت بە جۆری لە جۆرەکان ئێمە خۆمان بگرین لە چەوری. خاڵێکی تر کە گرنگە دوو سپیە بەڵاکە کە بریتێ لە شەکر و لە خوێ. ئەزیزان، ئەم دوو سپیە بەڕاستی لە عالەمە ئێستا باز دەکرێت دوو بەڵای زۆر گەورن، دوو کێشەی زۆر گەورن بۆ مرۆڤایەتی، دوو مشکلەی زۆر گەورن بۆ خانەوادەکان، دوو ناڕەحەتی زۆر گەورن بۆ نەخۆشەکانمان کە بریتێ لە شەکر و بریتێ لە خوێ. بۆیە ئەزیزەکەم هەتا ئەتوانیت ئازیزانی من هەتا ئەتوانن ئێمە کەم تا زۆر خۆمان نەدەین لەو خواردنانەی کە شەکری زۆر تێدایە و خۆمان نەدەین لەو خواردنانی کە خوێی زۆر تێدایە و کەیبانووی ئازیزیش دەبێت هەوڵ بدات ئەم دوو مادە سپیە بە زۆر بە کەمی بەکاربێنێ بۆی کاریگەری دروست نەکات. خاڵێکی تر کە کاربۆهیدراتەوە بە تایبەتی برنجە خۆزگە بە خۆزگای لە خانەوادەکانە هەوڵ ئەدرا بەدیلێک بۆ
برنج بدۆزرێتەوە. ئیتر بیر لەوە دەکەی تۆ جارجار ساوەر بێت، قەرە خەرمان بێت، گەنمە کوتاو بێت، وەکو جارانی یاخود بەنانی کەمەوە هەندێک جۆر دایکان لێ برنج لێ دەنێن کە برنجەکە ڕەنگە برنجێکی طبیعی کوردەواری خۆمان بێ مهم هەرچوونێک بێت مرۆڤەکان و خانەوادەکان خۆیان بە دوور بگرن لە کاربۆهیدرات بە تایبەتی لە برنج زۆر باش و چاکە. بەڵام تۆیەکی دایکی ئازیز هەموو ئێوارانێک وەکو فەرز هەندێک ماڵ و خانەوادە بیستومە بەیانیانی زۆر جار برنجێکیش دەدەنێن ئەم بەڕاستی زوڵمێکە لەو خانەوادە دەیکەیت و تۆ نەتوانی ڕۆژوو بکەیت بە هۆکارێکی تەندروستی وە لەش ساغی. خاڵێکی تر کە گرنگەویش بریتێ لە فاسفوت. دایکی ئازیز تۆ 10 ساعت 12 ساعتت بەدەستەوەیە، تۆ ئەگەر بتەوێت پیاوەتیەک و چاکەیەکی گەورە بکەیت بۆ ماڵ و خانەوادەی خۆت هەتا بتانی خواردنی حازرکراو نەبێت فاسفود نەبێ باشتر و چاکترە. لە بیانیەوە تا ئێوارە تۆ بە بیانیەک کە دەڵێ وەڵاهی بە ڕۆژوو بوومە و هیلاک و ماندوو بووم و ئێوارە ئەگەر شاورمەیەکە یاخود بۆ نمونە مەسەن خواردنێکی حازرکراوی هەمبەرگرە یاخود بۆ نمونە مەسەن پێتزایەکە هەرچیەکە هەتا بتوانێت خانەوادەکان جارێک دوو جار بۆ جە و گۆڕینێکی ماڵ و خانەوادە قەیچێکەوە ڕەنگە زۆر کاریگەریکی زۆر دروست نەکات و لە ئەنجامی جوڵە و حرەکەیە لاشەی مرۆڤ کارێکی لێ بکات و بە کۆڵێت شیتەڵی بکات و نێڵە کارلێک دروست کات. بەڵام تۆ ڕۆژانە فاسفوتت هەبێ، ڕۆژانە یان ڕۆژ ناڕۆژێک خواردنی ئامادەکراوت هەبێ و بە تەلەفۆن بۆت بێن و ئەڵەی حەساومەتەوە کەوتی دوکانێکم دۆزیوە تۆ بە تەلەفۆن خواردنەکە تا بەردەرگایەنن بەڕاستی ئەمە جۆرە تەمەڵیەکە و هۆکارێکە بۆ ئەوی کە خانەوادەکەی تۆ لەش ساغ نەبێ. خاڵێکی تر بریتێ لە شەربەت و شەربەتی سناعی. ئێمە هەتاوەکو شەربەتی دەستکرد بێت هەتا خۆمان ئاوی میوە بخۆین زۆر باشە و چاکە. ئاوی میوە لە ئاوی پرتەقاڵەوە دەست پێ بکە، هەتا ئاوی مۆزە، هەتا ئاوی گێزەرە، هەتا ئاوی بۆ نمونە قۆخە، هەر یەکێک لەو خواردنانەیەکە کەم تا زۆر دەتوانرێت بکرێ بە شەربەت. ئەمە تۆ چاکەیەکی زۆر باش دەکەی بۆ خۆت، بۆ لەش ساقی خۆت و بۆ خانەوادەکەت و بۆ داهاتووی خۆت بەڕاستی پرشنگداتر دەکەی و سەلامەت دەکەی. بەڵام شەربەتێک لە ڕێی تۆزەوە بێ و لە ڕێی گیراوەکەەوە بێت و ئەو بەڕاستی تەندروست نییە. خاڵێکی تر کە گرنگە بریتێ لە دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان. بە هەموو جۆرەکان ئێمە ناوی جۆرەکان نایەنین لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی زانستیەوە و لە ڕووی توێژینەوەکانەوە سەرمێراوە ڕەمەزان بێ و غێر ڕەمەزان بێ ئەم خواردنەوە گازیانە کاریگەریەکی زۆر دروست دەکات. ئەگەر تۆ کێشەی گورچیلەت هەیە کە لە داهاتوە باسی دەکەین، کێشەی گەدە و دوانزەگرێت هەیە، ئەگەر تۆ کێشەی دڵەکزێت هەیە، ئەگەر تۆ کێشەی ئەوەت هەیە کە ئێسکەکانت بۆ نمونە مادەی ڤیتامین دی لە لاشەیە کەمە، ئەگەر بۆ نمونە مەسەن ئێسکەکانت نەرم بووتەوە، ئێسکەکانت بۆ نمونە چانسی شکاندنی زۆرە، سەوفان و ئینزیلاق و کۆمەڵی نەخۆشی ترت هەیە، تۆ دەبێت لە خواردنەوە گازەکان خۆت بە دوورگری. خاڵێکی تر کە زۆر گرنگە کامیان ڕووی دەمم لە گەنجەکانە و لە پیاوانە و لە ئازیزەکان مە ئەویش بریتێت دوورکەوتنەوە لە جگەرە و نێرگەلە. بەڕاستی بەڵایەکی گەورەیە. تۆ ئەگەر بتەوێت خۆت لەش ساغکەی، ئەگەر بتەوێت ئاسوودەبی، ئەگەر بتەوێت لە داهاتووە کەسایەتێکی بەهێز و بە قۆتی لێ دەرچێ، ئەگەر بتەوێت ئەم ڕەمەزانە بکەی بکەی بە مانگێک بۆ گۆڕینی خۆت و کەسایەتی خۆت و ژیانی خۆت، یەکێ لە خاڵە زۆر گرنگ مویمەکانەوەی کە فرسەتەکە دوورکەویتەوە لە جگەرە و نێرگەلە. فرسەتەکە ئێوارە دوای ئەوەی کەفتارت کردەوە و نانت خوارد یەکسەری دەست نەبێ بۆ جگەرە و نێرگەلەکە و مەجلیس بەڕاستی بەوە گەرم نابێ. من عجیبم لێ دێ هەندێک خانەوادە سێڵفیگرتن و تەرتیبات کەمە بەس لە وڵاتی ئێمە هەیە سێڵفیگرتن و تەرتیبات ئەلاساز گعدەیە کراوە و جەوێ کراوە و کۆمەڵێک گەنج دانوشتونە و ئەمە بە حساب چاوەڕێکن هەتاوەکو پارچێ و خەریکی نێرگەلە خواردنی کەمە بەڵایەکی گەورەیە. بەداخەوە ئێمەی تەندروستکاران ئێمەی بواری پزیشکی هەستی پێ دەکەین کە بەڵایەکە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت و مەسروفێکی زیاد لەسەر ئەم وڵاتە دەکەوێت و ڕۆژ بە ڕۆژ خەریکە نیشانەکانی نەخۆشیەکانی لەسەر گەنجە ئازیزەکانمان دەردەکەوێت کە هەندێک نەخۆشی دەبینین لە گەنجەکانە، لە هەشتاکان و لە نەوەتەکانە. ئەم جۆرە نەخۆشیانەمان نەدەبینی لە ئێسک و لە سیەکان و لە مێشک و لە ملوولەکانی خوێنە، بەڵام بەداخەوە لە ئەنجامی ئەم مادانەیە ئێستا ئەمانە ڕووی لە وڵاتمان کردووە. کەواتە بە کورتەکەی خواردنێک مەخۆکە لە قوتوندراو بێت، خواردنێک مەخۆکە خۆت ئامادەت نەکرد بێ، خواردنێک مەخۆکە زۆر چەور بێ، خواردنێک مەخۆکە کاربۆهیدراتی زۆر بێت، کە خوێی زۆر بێت، کە شەکری زۆر بێت و زۆر قورس بێت. ئەگەر ئێمە بێت و ئەم نیزامە باش و خراپە جێبەجێکەین پێم وایە ڕەمەزانێکی زۆر جوان و تەندروست بەسەر دەبین و لەش ساغ دەبین و لە داهاتووە لەش ساغ و ئاسوودە دەبین. ڕێز و خۆشەویستی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی بفەرمونون تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.